سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئومێدەوارین لە پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی، بۆ خاتر اسمی عەظەمی خۆی لە تاوان و گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ، لە مردووەکانمان خۆش بێ و ژیانمان بۆ خۆش و چاک و باش بکە ئینشاء الله تعالی. ئیماندارانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا تەواوکەری وتاری دوو هەفتەی پێش ئێستایە باسی کۆمەڵی خەڵکمان کرد. وتمان ئەم کۆمەڵ خەڵکانە خراپن لە دیوانی خوادا. ئەم کەسانە کۆمەڵێک بوون، چەند خاڵێکمان باس کرد لە خزمەتی جەنابتاندا، چەند کەسانێکمان باس کرد. وتمان ئەو کەسانە کەسانێکن، کەسێک کە دەچێتە لای خێزانی دوای باسی دەکا لە دەرەوە. وتمان کەسانێکن کە نەمیمە و قسە بۆ خەڵکەڵە بەسن. لەو کۆمەڵە باسە باسمان کرد لە خزمەتی جەنابتانە. ئەمڕۆ ئینشاء الله بە پشتیوانی پەروەردگار ئەو بابەتە تەواو دەکەین. چوار خاڵمان باس کرد، ئینشاء الله تعالی چینە سەر پێنجەمیان. ئەو چوار خاڵەش کە باسمان کرد، یەکەمیان وتمان دووڕوو، دووەمیانەوەی قسە هێنێ و قسە ئەبا، سێمیانشەوەیە کە باسی کاری خۆی بینی خێزانی دەکا، و خاڵێکی ترش باسی ئەوەمان کرد. وتمان ئەو کەسانن کە کاری خراپە دەکەن. پێنجەمیان ئیمانداران ئەو کەسانەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام: إن من شر الناس رجلا فاجرا يقرأ كتاب الله لا يروي إلى شيء منه. واتا کەسێکە قورئان دەخوێنێ بەڵام لە هەمان کاتا فاجرە، ئەو قورئانەیش تەئسیری تیا ناکە و هیچ ناگەڕێتەوە بۆ ئەسڵی قورئانەکە، ئەو قورئانەیش تەئسیری تیا ناکە. فاجرش کێ ئیمانداران؟ فاجر ئەو کەسەیە فجوورەتی هەیە، واتە خراپەی هەیە و بەردەوام شەبێ لەسەر خراپەوە ڕوا. چونکە یەکێ لەو فاجریە بۆ نمونە درۆیە، کە درۆ ئەوات بۆ فجووری، وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام: إياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار. لو عني فجوريت يعني أواني جناحة تاوان إنسان أيكاو بردوام للسري، أو تاوان نائبات درجة لمسلمان در يكابر أو فاجر أجها بردوام به أو جناحنا يواش يواش قول بسط يكاو إبابر أو أجريد وزخوا فنامان بدأ أبي وريا به إنسان مسلمان با جناحي بوچوكش به، بەڵام ئەگە بەردەوام بێ لەسەری ئەو گوناحانە وای لێ دێ گەورە دەبێ، لای خوای پەروەردگار بە گوناحی گەورە هەژمار دەکرێ. ئەو کاتە بە گوناحی گەورەش بوو، لەوەیە مرۆڤەکە ئینسانەکە ئەگەر تەوبە نەکا، خوای گەورە ئەیگەڕێتەوە بۆ ئاگەری دۆزەخ. ئەمجا فەرموویەتی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: إن أخوف ما أخاف على أمتي كل منافق عليم اللسان. أترسم لأمتكم كومل بيدابن أم كوملش خوا رقيليانا، أم كوملك بيدابن منافقا بلام زبانيا كان هي زور باراوة لهر مجلس لهر شوينيك دانشن كقصبكم خلق معجب أبي بقسكانيان. بەڵام لەو لاشۆ خەسڵەتی چیان هەیە؟ منافقی. خوای پەروەردگارشە لە قورئاندا ئاماژەی پێ کردووە لە سوورەتی هەر منافقون، کە ئایە سوورەتێک هاتووە کامڵ باسی منافقین دەکا، سیفاتەکانی و ئەوانەی لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منافق بوون. وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة. کاتیان بینی بڕواڵەت زۆر معجەبیانە بی، چکە منافق وایە خوا پەناماندا، بڕواڵەت ئەی بینی زۆر جار لە دیندار لە پێشی دیندارەکانەوەیە. لە زمانی پێغەمبەر وا بوو عەلەیهی السەڵاتو وەسەلام، بۆیە قورئانش تۆماری کردو. کاتێک قسە ئەکا ئەڵێی لەم پیاوە باشتر نی، معجەب ئەبی بەکار و کرداری ئەو، تۆ معجەب ئەبی، بەس نازانی. ئێمە ناتوانین دیاری بکەین، چونکە لە ناخدا منافقە، ناخی شتێترە، دەروی شتێکی ترە. خوا پەنامان بدە.
پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەترسم لە ئومەتەکەم خەڵکانێ پەیدا بن لە ناخا منافق بن لە دەرەوە شتێکی تر بن ڕواڵەت خوا پەنامان بدە ئەمڕۆ زۆر زۆرە ئیمانداران دەرەوە شتێکی ترە ناخەوە شتێکی ترە خوا پەنامان بدە شرار الناس شرار العلماء في الناس خراپترین چین ئەو چینەیە کە زانا و دانا و مامۆستا و بانخواز و مەلا لە دەرەوە شتێک بێ لە ناوە شتێک بێ خوا پەنامان بدە زۆرە ئەمەش خوا پەنامان بدە بڕواڵەت کە قسە بکا و خۆی بە پیاو چاک پیشان بدە لە ناخیا منافق بێ وانە بێ خوا پەنامان بدە لەبەر خەڵکی چونکە ئەبێ پرسیاریان کردووە لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم عن علماء السوء واتە زانایانی خراپ ئەوانە دایمە و سەعات تەرەفی زاڵم ئەگرن تەرەفی مەزلوم ناگرن قسانێک ئەکەن لە مەسلەحەتی زاڵمان بێ قسانێ ناکەن لەبەر مەسلەحەتی مەزلومان بێ یان هەر قسەیەک بێ لە جێگای لە ڕێگای خۆیدا ئەکرێ بەڵام ئەو سێرەکەی خوانەکە بێدەنگ بێ ئیخوانەکە قسە بکە و بەڵکو بێدەنگ دەبێ ئەفەرمێت ألا إن الشرار العلماء وإن الخير خيار العلماء خراپترین کۆمەڵ لە ناو خەڵکدا وڵات کەتێک ئەچێ ئەوەیە زانایان و دانایان حەکیمان کە چی بنە تەرەفی ئەوەی کە لەگە خراپەکانە بن باشترین و چاکترین و بەرەو پێش بچێ زانایان و دانایان و لەگەڵ بانخوازانە کە لە چیا بن لە سلکەی چاکەکاران و باشەکاران بن چونکە پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ چووە ئیسرا و میعراج کۆمەڵێکی بینی ئەزیەت ئەدرێن بە مەقەش لێوەکانیان ڕائەکێشرێ لێ ئەکرێتەوە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی ئەمانە کێن ئەی جبریل فەرمووی ئەمانە خوتەبای ئومەتی تۆن ئەو کەسانن وا قسە بۆ خەڵکەکەن قسەی چاکە بەڵام بێدەنگ بوونە لەوەی کە حەقە خوا پەنامان بدە خوا لەو کەسانەمان نەگێڕێ قەزمان ئەمە گشتی دانراوە چووکە قسەکردن بۆ خەڵک ئاسانە بەس عاقیبەتەکەی ئەبێ خۆ چاوەڕێیکەی یان ئەوەیە ئەبێ لە دنیادا هەموو قسەکان بکەیت و بە جوانی و بە چاکی بەڵام لە جێگای خۆیدا بە حەکیم و لێزان بەوەی کە قووەت و قودرەتی تۆ بێ لەسەر ئەویشە کە گوێتش لێ ناگرێ قەی ناکە بەڵام تۆ لە سەری خۆت لای دەی ئەوە گرنگە یان لە شوێنی خۆیان بیکەی ئیماندارە هەندێک شوێن هەیە ئیسفادەی نییە بیکەی قسە ئێستا من لەیرەدا سەد جا بڵێم لەوەی جەنابەت هەندێک قسە بێتە خەیاڵت بڵێ مامۆستا بۆ باسی ئەم ستەم و زوڵمە ئێستا ناکە ئێستا من چەنێ بانگ بکەم هاوار بکەم هەر تۆی هەژار و فەقیر گوێت لێمە خۆ چوار مەسوول گوێی لە من نییە نەهاتووە چوار مەسوولی ئەوەی کەشتی بەدەستە بێت دانیشە و من ئێستا قسەی بۆ بکەم و قسەکەی من بیویسێ و جێبەجێ وەڵا ئەگەر وابێ هەموو ڕۆژێ ئێمە ئەو قسانە دەکەین لەسەرەوە بەڵام لە شوێنی خۆشیدا ئەتوانی بڵێ لە کۆڕ و کۆبینە و دانیشیت ئەو کاتە بیکەی باشترە چونکە ئەبێت ئینسانی موسڵمان ئینسانی ئیماندار تووا نەزانی هەموو شتێکە لەسەر مینبەر ئەوترێ و سەتاسەد جێبەجێەکەی کەی وایە ئەوترێت زۆر لەوەیە ئەو نەڵێت ئەم نەڵێ بەس کەسێکی ترەڵێ بەڵام کاتێ دانیشی لەگەڵ ئەو بەربرسانە ئەتوانی لەوێش بڵێ ئەوە چاکترین ڕێگایە پێی بڵێ لە خوا بترسە ستەم مەکە لەگەلەکەت عاقیبەتت خراپە بێ چکە ماڵی دنیا کون فەیەکونێ تەواو دەبێ بە هەموو ئەرزی دنیاین تۆ بێ بە هەمووی بکەیتە ڤێلا و شوقە و هەموو شتێ بەرزی زالێکی چەند سانیە ناگرێ ئەوە خوای دەسەڵاتە ئەگەڕنەوە لەو شارانەوە بوومە لەرزە بوو ئەڵێ پیاوێک
خانیە شوقەیە دایەتێ کرێکەی زیا کرد لەسەر ئەو هەژارە و نەدارە وتی ئەبێ زیایی کە یان ئەبێ دەرچی ئەو شتی نیمە لەمە زیاتری کەم چی بکەم نیمە ها خۆمان هەر باجە خەنە سەرمان هەڵی نیمانە هەرەی خەنە سەرمان نیمانە هەموو شتێ بووەتە باج هەموو شتێکت لێ سەندراوە بەم چلەی زستانە بە تۆ ڕانایەنن چەنجلیکانێکی نەوت بدەنە تۆ نەوتەکەش بە بەرچاوی هەمومان و هەموو ڕۆژێک دەڕوە وڵاتی ئێمە لەسەر نەوت ئەژین هەمومان بەڵام ئەوان کڕن نابیست چاویانیشتنی هەر کەسێ لای خۆی گەڕێ بڵێ یعنی ئێمە وڵاتێکین لەسەر نەوت ئەژین بۆ نەوتمان نەبێ نازانم نەوت ئەفرۆشین یا نەوت ئەسێنین ئەبێ ئیمانداران ئینسان کەمە ئوژدانی هەبێ بجوولێ خۆ تۆ کۆمەڵی خەڵکە بینی هەژار هەتا بەیانی ئەپڵکێتەوە لەسەرما کە هیچی نییە ئەو کاتە گوناحباریە بۆ ئەو کەسانەیە ئەم پیاوە وتی نیمە وتی دەینیتە دەرچوە کاک جێی بێلە ئەڵێ هەرەو شەوە بوو بەیانی کە بوومە لەرزەکە دای لێ ئەڵێ کاتێ چاوم کردو ئەم پیاوە ئەڵێت ئێستا هاین لە خێمەیەکە ئەو کەسەی وا چەنێ ڤێلا و شوقەی بوو لەگەڵ منی داما و کە هیچم نییە هاینە پاڵێکە خەڵک وەکێ خێرمان پێک ئەوە قەدەری خوایە چونکە خوای گەورە تۆ هەر زوڵم بکەی بڕۆی خوای گەورە ڕاتەگری ئەگە خەڵکش هەموو هیچی لەدەست نەبێ خوا ڕۆژە محاسبەتەکا و یەخەتەگری ئەمجا فەرمێ قال العلماء وتیانە ئەنەسی کوڕی مالک ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی کاتێ عالم و زانایان دەچنە لای دەسەڵاتداران ئەگەر چوون قسەی خێر و باشیان کرد ئەوە باشە بەس ئەگەر تەئیدیان کرد ئەوە خیانەتیان کردووە لە ئەمانەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەنێ خەتەرە ئیمانداران ئەمجا فەرمێ ئیمامی حوذەیفە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئیاکم والمەواقف الفتن خۆتان بپارێزن لە ڕۆژگارێک لە کات و ساتێک کە فیتنەیە ئەمجا فەرمووی قیل وما هي قال الأبواب الأمراء وتيان أي إمام حذيفة أو شوێنانە کوێن دەرگاکان کوێ فەرمووی وریابن وتی فیتنەی ئومەراء دەسەڵاتداران وریابن نەخزگێن نەخەڵەتێن لەگەڵ خۆتانە نەتان بن وریابن لەوە چونکە خراپترین کەس ئەو کەسەیە درۆی ئەوان بەڕاست بزانێ دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبینەوێ ڕاستی ئەوانش بە درۆ تەویل کا بۆیان خۆمان ئەڵێن بیشەرعێنێ ئەگەر وا بوو ئەو کەسە خراپترین کەسە و ئەفەرمێ هیچی پێ نامێنێ هیچی پێ نییە دوایەوە خاڵێکی تر ئیمانداران ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاڵی پێنجەممان بووە مە شەشەم خاڵی شەشەممان من شرار الناس منزلة عند الله يوم القيامة ئەو کەسانن کە دنیا قیامەت ئەکەنە قوربانی دنیا قیامەت ئەکەنە قوربانی دنیا تەبعەن ئەو بوومەلەرزەیە دەرزی زۆری تایە بڕوات هەبێ دانیشی خوای گەورە موعجیزە پیشانەدا بە من و تۆ زۆر موعجیزەی تایە جانبی ئەوە مەبینە خەڵکێکی زۆر تیا چووە و وڵاتێک زۆرینەی ڕماوە بەڵام بێرەوە تەماشایکە یەکێ لەو دەرزانە بۆ خوشکان بۆ دایکان ئافرەتێکی کورد کە خانەکەی تەخت بووە لە ئاخر نەفەسا بۆی دەریکەن هەمووتان بینیتان ئەڵێ هەتا لەچکەکەم نەدەنێ هەتا سەرپۆشەکەم مەدەنێ نایەمە دەرەوە نابێت تەڵێ قژی من نامەحرەم بیبینێ چەنەها لە کچی ئێمە و لە دایکی ئێمە ئاوا ئەڕوانێ لە ژیانە ئایا ئەم دەرزەی وەرگرتووە خۆها لە چی شوێنێکە بەڵام ئەڵڵای بەفکرە
تۆ تەماشاکە مناڵێکی 6 ساڵان 7 ساڵان خۆی ئەداتە سەر مناڵێکی کۆرپەدا ئەم ئەمرێ و وەفاتە بێ و ئەگەڕێتەوە بۆ لای خوا گەورەکە بەڵام بیچکەکە هەرەمێنێ ئەم مناڵە ساوایانە لەژێر ئەم دارا لەژێر ئەم خانیە لەژێر ئەم شوقە و vێلایە ئەگە خوای گەورە قەڵەمی لێ نەدابێ ژیان لە بەرگیا بمێنێ چۆن ئەژینەمانە چەند سەعاتێکی زۆر مناڵێکی ساوە تۆ مناڵە ساوەکەت یەک ڕۆژ شیری مەدەرێ بزان چی لێ دێ ئەوە گشتی دەرزە ئەوە موعجیزەیە خوا ئەداتێ کاتێ ئێماڵین لە شەوێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووەتە ئیسرا و میعراجی کردوواتەتەوە ئەمە لە قودرەت و دەسەڵاتی خوایە لە چاوەوەدا هەشتێکە ئەبێ زیاتر ئێمە ئیمانمان پێی بێ ئەبێ وریاش بین ئەوانەی کە پێغەمبەری خوا حەدری کردوین و تێ پێمان مەیکەن نەیکەین ئەوەشی کەوتێتی بیکەن ئەنجامی دەین کەواتە کەسێ لەوانە دنیا ئەیخەڵەتێنێ قیامەتی لە فکر ئەکا تخوا دنیا چی قیمەتیە مسلمانەکە ئەم دنیایە وەرە با هەموو دنیاین تۆ بێ نامری کە مەتا مردنی تایە چی ئیسفادەیە کە مردی ئەم دنیایە کە هین تۆیە هیچی لەگەڵ تا تێ نە هیچی سوودی هەیە بۆ تۆ نە مادی و معنەوی ئیسفادە هەیە چی پارە و پول بێ قەسر و دەسەڵات بێ و چی ماڵەکەت بێ چی خێزانت بێ چی ژنت بێ چی مناڵت بێ چی ئیسفادە هەیە بۆ تۆ مەگەر یەک شێوە بەس دوعایەکی خێر یان سەدەقەیەک ئیتر غەیریەوە چی تایە خۆ 250 دینار نایە لەگەڵتە خوا دنیا ئەوە تێریێ قیامەتی تیا بدۆڕێنی ئەمە پەیامێکە بۆ ئەو کەسانەی کە دەسەڵاتدارن هەزاران پێشێوە دەسەڵاتی بوو کورسی بوو ڕۆیشت پێشەوە لێوە بە قووەتر بوو لێوە دەسەڵاتدارتر بوو لە تو بلیمەتتر بوو لە هەر کاممان لە ئێمە بگرە لە مودورێکی بوچکەوە حتا ئەگاتە گەورەیەک کامەمان ئەڵێی لە پیاوی ماڵێکەوە هەتا گەورەکەی لە ژینی ماڵێکەوە تا گەورەکەی ژیان هەر ڕوا و دوا ناکەوی بەڵام ئافرین بەو کەسانەی کە دنیا ڕۆشن کرد بۆ خۆیان ئافرین بۆ کەسانەی کە دەڕۆن لە دوای خۆیان خەڵک ئەڵێ ڕەحمەتیان لێبێ ئافرین بۆ کەسانەی پێشی خۆیان قەبرەکەیان ڕووناکردەوە ئەنا دوای ئەوە گشتی تەواو تۆ کە مردی تەواو ئەکوژێتەوە ئەبێ ئینسانی مسلمان جوان لە دنیا تێبگێ خاڵێکی تر ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانن کە لە دنیادا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە شتێکیان ئەداتێ یان داوای شتێک ئەکەن بەڵام ئەم شتە ئەڵێن خوایە ئەڵێ زۆر جار کەس ئەڵێ خوایە ئەوەم بۆ بکەی پەروەردگارەوەک خوای گەورە بۆیە کا بەسەم ئەو وعدەکەی ناباتە سەر لەگەڵ خوایە ها زۆر جار وریابین شتێک ئەمە بێتە نەزر لەسرت ناڕوە نەزرش فەرزە سنت نییە تۆڵی خوایە ئەو کارم بۆ بکە ئەوە من وعدە دەم ئەوە بکەم بۆ تۆ ئەوە نەزرە ئەبێ بیکەی ئەگە حەیوانش بوو نابێ لە گۆشتەکەی بخۆی چکە تۆ نەزرت کرد ئەگە ناوتیش هێنا نابێ بیگۆڕی بۆ من دەڵێم خوایە کەسێکم نەخۆشە ئەگە شیفای بدە حەیوانێ مانگایەک مەڕێ بزنێک 100,000 دینار گڵایەک دەفتەرێک کە وتم خوای گەورە بۆمی کرد ئەبێت جێبەجێ بکە وە خۆیشی جێبەجێ بکە نابێ گۆڕانکاری نابێت یایە ئەمە چی ئەمە نەزرە پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسانەش خراپن لە دیوانی خوایە کە خوای گەورە کارەکانیان بۆ ئەکا بەڵام ئەمان نایبەنە سەر وعدەکە لەگەڵ خوایە خاڵی کۆتاییمان ئیمانداران ئەو کەسانەی کە خراپن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانن کەوا خراپن لە ڕۆژی قیامەتە ئەوانن کە عەیب و عاری خەڵکی یان خۆیان لە فکر چووە خەریکە عەیب و عاری خەڵکین یان لە شەڕیان خەڵک ئەمین نییە بۆ خەڵک خراپبی ئیمانداران بەڵام باسی خراپە و شەڕی خۆی ناکە باسی خراپە و شەڕی
بەرامبەرەکەیەکە. ئیماندارانی خۆشەویست، ئەبێ ئێمە وریابین کەسێکی سوودبەخش بین، کەسێک بین خەڵک سوودمان لێ وەرگرێ، قسەکانمان بزانین چەنێ سوودی ئەم جا بیکەین، کردارەکانمان هەنگاوەکانمان کە دەینەین بۆ خۆمان، بۆ ماڵمان، بۆ دەوروبەرمان، بۆ گەڕەکمان. ئیسا هەڵەی تۆ وەک من نییە، هەڵەی منش وەک کەسێکی تر نییە. هەمووی وایە قوتابیەکە باشترە تا مامۆساکەی، هەڵەی قوتابیەکە باشترە تا مامۆساکە، مامۆساکە باشترە تا مودیرەکە، مودیرەکە باشترە هەتا مودیری سەری خۆی، سەری خۆی باشترە هەتا سەرەوە. چونکە هەتا سەرەوە هەڵە بکە هەموومان تیاچین. ئیسا تو کار بەدەستێ ئەگە هەڵەیەک ئەگە قەرارێکی سەقەت بدا ملەتێ فەوتی، ئەگە خەتیبێ قسەیە بکە گەڕەکێکە فەوتی، ئەگە موختارێ قسەیە هەڵە بکە خەڵکێ زۆر لە ناوەچێ. ئەبێ تۆ بزانی های لەکوێ خۆت بناسی، لە چی مەوقعەکەم و چۆن قسەکەم و چۆن ڕەفتارەکەم. ئیمامی عومەر دایەقەی مناڵەکەدا یاتان نەخەمەوە، لەناو قوڕا یاریانە کرد، مناڵ بوون، تۆپ تۆپیانە کرد، وتی وریابن نەکەون. مناڵەکە قسەیەکی کرد زۆر گەورە بوو، قسەی گەورەکان بوو، مناڵ نەبوو. وتی یا ئیمام با ئێمە بکەوین، وریا بە خۆت نەکەوی، کەوتنی ئێمە هەر خۆمانین، بەڵام کەوتنی تۆ کەوتنی ئومەتە. قسەیەکی زۆر بەقووت. کەوتنی ڕئیس عائیلەیەک کەوتنی ماڵەکەی هەمووی، کەوتنی مودیرێک کەوتنی دایرەکەی هەمووی، کەوتنی قایم قامێک کەوتنی شارەکەیە، هەتا چێتە سەرەوە تا سەرەوە. چکە بێ وریابیت، خەڵک لە ژێر دەستا بووە بێ وریابی. خوای گەورە ڕەحمان پێ بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە.